ویزا در سابق به شکل سنتی با مراجعه شێوازی وەرگرتنی ڤیزا و ڕێکارەکانی بۆ وڵاتیانی هێرێمی کوردستان بە چەند شێوازێک دەبێت. وەرگرتنی ڤیزا بە ڕێگەی ئەلکترۆنیان لە ڕێگەی نوێنەری کۆمپانیەکانەوە دەبێت، یان وڵاتیان دەتوانن خۆیان ڕاستەوخۆ سەردانی کونسوڵخانەی ئێران لە شارەکانی ئەولێر و سلێمانی بکەن. وەرگرتنی ڤیزای ئەلکترۆنیک کە مەگاڵۆزە و پێویستە کەسەکە شارەزایی باشی هەبێت تا بتوانێت لەو ڕێگایەوە ڤیزا وەربگرێت. بەڵام بە سەردانی کونسوڵخانەیان لە ڕێگەی کۆمپانیەکانەوە بە ئاسانی بەدەستی دێنن. وەرگرتنی ڤیزا لای ئێمەوە بەبێ بەرامبەرەوە و بڕەپارەی لەلایەن کۆمپانیەکانەوە وەردەگیرێت لە بەرامبەر ڕایکردنی کارەکان بۆ خۆیانە. ئەو کەسانی کە دەیانەوێت بە ئۆتۆمبیلی خۆیانەوە سەردانی ئێران بکەن ئۆتۆمبیلەکان هەر جۆرێک بێت کێشە نییە، بەڵام پێویستە ئۆتۆمبیلەکە مەکینەی لە خوار شەش برسۆنەوە بێت، بۆ هەر ئۆتۆمبیلێکیش $100 وەردەگیرێت. ئەو هاوڵاتی ئێرانیانەی کە لە هەرێمی کوردستان دەژین لەمەوە دوا هەموو کارەکانی هاوسەرگیری و جیابوونەوە و دەرهێنانی ڕەگەزنامە و کارەکانی پەیوەست بە نازنامەیان لە کونسوڵگەری بۆ دەکرێت و پێویست ناکات چیتر بۆ کارانە بگەڕێنەوە بۆ ئێران. ئەو خوێندکارانی هەرێمی کوردستان کە لە ئێران ماستەر دەخوێنن دەتوانن 18 مانگ لەوێ بمێننەوە. ئەوانەشی کە دکتۆرا دەخوێنن پێویستە لە 9 مانگ کەمتر نەبێت. پێشنیاز دەکەم پۆستە و گەاندنی هەرێم لەسەر جەمشار و شارۆچکەکان لقیە بێت بۆ ئەوەی وڵاتیان بتوانن بە ئاسانی ڤیزاکانیان بەدەست بکات. مواردی رو که نیاز هست که تایید بشه تایید میشه.